لەوتاری حاڵەتی فیدراڵیدا کە دۆناڵد ترامپی سەرۆکی ئەمریکا ئێوارەی سێشەممە 4 شوبات لە سەر مینبەری ئەنجومەنی نوێنەران پێشکەشی کرد. دیاردەی دابەشبوونی لە نێوان چینی سیاسی وڵاتدا زیاتر زەق کردەوە. ترامپ ڕەتی کردەوە لەگەڵ نانسی پیلۆسی سەرۆکی کۆنگرێسدا تەوقە بکات. ناوبراویش لە جێگای خۆی و لە بەرچاوی ئامادەبوواندا وتارەکەی سەرۆکی ئەمریکای دڕاند کە ترامپ تیایدا جەختی کردبووەوە لەسەر ئەوەی بەڵێنەکانی هێناونەتە دی کە بە دەنگدەری وڵاتەکەی دابوو. هەروەها ڕایگەیاند کە وڵاتەکەی لە سەردەمی ئەودا ڕێزی زیاترە لە جاران، بەڵام هیچ ئاماژەیەکی بە دادگایەکەی نەکرد. بە تایبەتی دڵنیایە لەوەی زۆرینەی کۆماریەکان لە ئەنجومەنی پیراندا لەو دۆسیەیە ڕزگاری دەکەن. لە سەرەتای وتارەکەیدا سەرۆکی ئەمریکا ئاماژەی بەوە کرد کە ویلایەتە یەکگرتووەکان لە سەردەمی ئەودا لە گەشەدایە، دوژمنەکانی لە هەڵاتندان و داهاتووی وڵاتەکەی پرشنگدارە. دوجار جەختی لەوە کردەوە کە ساڵانی پوکانەوەی ئابووری کۆتاییان هات. لە وتارەکەیدا ترامپ وتی بە پێچەوانەی ئەوانەی پێش خۆم من پارێزگاری لە بەڵێنەکانم دەکەم. لە کاتێکدا وتارەکەی بە چەپڵەی کۆماریەکان هاوڕێتی دەکرا. ئۆپۆسیۆنی دیموکرات هیچ کاریگەریەکی وتەکانی سەرۆکیان پێوە دیار نەبوو. ترامپ جەختی کردەوە لەوەی کە ڕێکەوتنە نوێیەکانی لەگەڵ چین و کەندا و مەکسیک سەرکەوتنی استراتیژی بۆ ئەمریکا دەستەبەر کردووە. ترامپ بە شێوەیەکی خێرا ئاماژەی باخۆرهەڵاتی ناوەڕاست کرد و باسی ڕوبەڕووبوونەوەی ئێران و ئاشکراکردنی نەخشەکەی بۆ ئاشتی و گەڕاندنەوەی سەربازانی وڵاتەکەی لە ئەفغانستان کرد کە بە درێژترین جەنگی وڵاتەکەی ناوبرد. وتاری حاڵەتی فیدراڵی وتارێکی ساڵانەیە کە سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکان لە بەردەمی کۆنگرێسدا و بە ئامادەبوونی هەردوو ئەنجومەنی نوێنەران و پیران لە تەلاری کاپیتۆڵ پێشکەشی دەکات کە تیایدا باسی چۆنەتی جێبەجێکردنی بەرنامە و استراتیژ و بەڵێنەکانی دەکات. وتارەکەی ئەم ساڵی هاوکاتە لەگەڵ تۆمەتبارکردنی بە خراپ بەکارهێنانی پێگەکەی بۆ گوشارخستنە سەر وڵاتی ئۆکرانیا بۆ لێکۆڵینەوە لە جۆ بایدنی ڕکابەری دیموکرات کە پێدەچێت بۆ هەڵبژاردنەکان لە تشرینی دووەمی ئەم ساڵدا ڕکابەری سەرەکی ناوبراو بێت. ئەم دادگایەی ترامپ با وێستگەیەکی مێژووی لە ویلایەتە یەکگرتووەکان دادەنرێت. بە تایبەتی ئەوە جاری سێمە کۆنگرێز میکانیزمی لادانی سەرۆک دەخاتە بەرنامەی کارەکانی. لە دوای دۆسیەکانی ئەندرۆ جۆنسۆن لە ساڵی 1968 و بیل کلینتۆن لە ساڵی 1990دا، بەڵام بەهۆی ئەوەی کۆماریەکان خاوەنی 53 کورسی ئەنجومەنی پیرانن بەرامبەر 47 دەنگی دیموکراتەکان، ئەگەر 2 دەنگیشیان بە قازانجی دیموکراتەکان بێت، ترامپ بە ڕێژەی زۆرینەی سادەی 51 دەنگ لە دۆسیەکە ڕزگاری دەبێت. بەڵام ئەوەی جێگەی سەرنجە تەوقەنەکردنی ترامپە لەگەڵ پیلۆسی و 2 جار دراندنی وتارەکەی ترامپە لەلایەن پیلۆسیەوە، نیشانەی قوڵبوونەوەی ناکۆچەکانی نێوان سەرۆکۆمار و ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانە. ئەوەش یەکەم جارە کە ترامپ ڕوبەڕوو سەرۆکی ئەنجومەنی نوێنەران دەبینێت لە دوای ئەوەی پیلۆسی بە تووڕەیی لە کۆبوونەوەیەکی لەگەڵ ترامپ لە کۆشکی سپی هاتە دەرەوە.